یانەی هەندرێنی پێشەنگی خولی نایابی کوردستان لە یەکێک لە یاریەکانی هەفتەی نوێم بووە میوانی پیشەسازی هاوشاری. سەرەتا پیشەسازی بەم لێدانە دەستپێشخەری کرد هەندرێن بە دوو هێرش وەڵامی خاوەن ماڵی دایەوە. لە ئاخولەچیدا بە ئەسیستی هاوڕێ ئیبراهیم سەرهەد حوسێن گۆڵێکی جوانی تۆمار کرد و هەندرێنی لە یاریەکە بە گۆڵی یەکەم پێشخست. هەردوو تیپ ئاڵوگۆڕی هێرشەکانیان دەکرد. هەندرێن بە ئامانجی گەیشتن بە گۆڵی دووەم، پیشەسازیش گەڕانەوە بۆ کەشی یاریەکە و یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام نیوە یەکەم هەر بەم تاکە گۆڵەی هەندرێن کۆتایی هات. لانیوەی دوم لەگەڵەوەی پیشەسازی باڵا دەستر بوو لە ڕووی کۆنتڕۆڵی تۆپەوە، بەڵام نەیتوانی مەترسی بخاتە سەر گۆڵەکەی هەندرێن. تیپی میوانیش لە دوورەوە هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. لە دوا ساتەکانی یاری و لەم حاڵەتە یانەی پیشەسازی داوای لێدانی سزایان دەکرد، بەڵام ناوبژوان فاولی ئەژمار کرد و یاری بە سەرکەوتنی هەندرێن کۆتایی هات. بەڕاستی یاریەکە لەگەڵ یانی پیشەسازی یاریێکی قڕز بوو لەبەرەوەی لەو یاریگای بڕک یاری زەحمەتە لەبەرەوەی مەساحەکەی بچووکە، بەڵام الحەمدولillah توانیمان سەرکەوتن بەدەست بێنین. بەڕاستی بەنسبەت یەکسانبوونەکان ژەما ئەو فترێ لە یاریگای خۆمان یەکسان دەبین، لە دەرەوەی یاریگا زۆر ئەنجاممان باشترە، ئەوش دەگەڕێتەوەی لەوانەیە ئەرزێتی مەلعەمەکەمان لەو فترەی زستانە باش نەبی. ئینشاءڵڵا پەرە بۆ بردنەوەن دێن لە یاریەکانی داهاتووشەوە بەردەوام تاوەکو لە سەدارە بەردەوام بی. شۆتی یەکەم یاریزانەکانمان نەکردبوونە ناو کەشی یاریەکە، بەڕاستی هەر لە بیدایەتەکان ئەوە بوو گۆڵێکمان خوارد، هەوڵێکی زۆرماندا هەر بە تایبەتی لە شۆتی دووەم گەمەکی زۆر جوانمان کرد، یاریزانەکان زۆر خۆیانماندی کرد، بەڵام موفەق نەبووین لە گۆڵ تۆمارکردن. ئەوەش یاریە دۆڕان و تەعادول و برنەوەش هەیە. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو خۆمان باشتر دەکەین. بەم ئەنجامە هەندرێن کۆی خاڵەکانی بۆ 19 خاڵ بەرز کردەوە و درێژەی بە پێشەنگیانەکاندا. پیشەسازیش 8 خاڵی هەیە و لە خانەی 11 و پێش کۆتایی ڕیزبەندە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.